وامەکەن باوکە دیاڵن ئیشی خۆمانکەن تۆ داواکە تۆ دڵنیا بە ئێمە هیچ ناڵین بە ئێوە دیبینی نەیبینی بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت ئێمە لەسەر چیای گۆیژەین وەک دەبینن لیژنەیەک هاتوتە سەرچیاکە کە پێگاتووە لە چەند کەسایەتێکی ئاینی کۆمەڵایەتی لە کانۆنەری بەڕێوەبەرایەتی ئەوقافی پارێزگای سلێمانی بەشدارە لێرە تەلیسکۆپیان داناوە و ئامێرانیان داناوە کە چاودێری مانگی پێدەکرێت چاودێری بینینی مانگی پێدەکرێت تا ئەوەی کە یەکەم ڕۆژی مانگی پیرۆز یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆز دیاری بکرێت کە ئایا سبەینێ یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆز یاخود سبەینە تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو دیمەنانی کە ڕاستەوخۆ دەیبینن لە سەر چیای گۆیژەیە کە بەرامبەر خۆر ئاوابوونە لە پارێزگای سلێمانی وا بڕیارەکە لێرە چاودێری بینینی مانگ بکرێت تا ئەوەی کە دەربکەوێت کە سبەینێ ئایا یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆزە یاخود دەبێتە سیەم ڕۆژ و تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو دیمەنانەی کە دەیبینن ڕاستەوخۆ سەرچیایی گۆیژەیە وەک دەبینن لیژنەیەک هاتوونەتە ئێرە کە چەند کەسایەتێکی ئاینی و کۆمەڵایەتی بەشدارن تێیدا لێرە چاودێری بینینی مانگ دەکرێت تا ئەوەی کە دواتر ڕابگەیەنرێت کە سبەینێ جژنە یاخود تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزانە. من دەمێ ئاماژە بۆ بکەم کە لە چەندین وڵات سبەینێ تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزانە و کەمێک پێش ئێستا کەمتر لە نیو کاتژمێر کە کەمتر لە نیو کاتژمێر دەبێت تورکیا بە فەرمی ڕایگەیان کە سبەینێ یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانە. هەبوو جاران خۆی بە چاوی سەری خۆی چووە وەکو ساڵانی ڕابردوو کۆمەڵێک ئامێرمان هێناوە هەوڵە دەین چاودێریکردنەکە لە ڕۆژشەقیەکەەوە بەجێ بینین بینین و نەبینەکەی پەیوەندی زۆر شتەوە هەیە. یەکەم پەیوەندی بە کاتیمانەوەی مانگەوەیە لە دوای ئاوابوونەکە کە ئەمڕۆ پێشبینی فەلەکناسی کاتێکی کەمی بۆ داناوە لەبەرەوە ئەگەری بینیم بە پێی پێشبینی فەلەکناسەکان لاوازە هەم بە چاو هەم بە تەلسکۆپ بەڵام ئێمە هەرەبێ بینە ئێرە هەرەبێ بین لە شوێنەکەەوە چاودێریکردن وەکو ڕاستەرای لێژنەی باڵای بین ئەنجامەکەی لای لێژنەی باڵای بینینە ئەنجامکەی ڕاگەیەندرێت ئێمە لە بەردەمی کامێرانە هەر شتی ئامێری پێشکەوتتان نایەکە بتوانمانەوە لەبەر چاوتان ئەمڕۆ خۆڵبارینێک هەیە هەر ئەمڕۆ ماشەڵڵا کوردستان ماوەیەکی زۆرە ئەو شتانە بەرۆکی گرتووە تابەتی خۆرئاوابوونیش هەر سالم نەبووە لە بەیانیان چاودێری کراوە زۆر جار لە دوای خۆرهەڵاتی مانگێکی دێ بەڵێ بەیانیان باشترین کەشە لە چاو ئێوارانە چونکە با بڵێن چڕی هەوا ڕادێشیە زۆرترە چڕی هەوا زۆرترە هێشتا مەعامیلیشی نەکردو ئۆتۆمبیل دەستی بەس لێدانی ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ڕوئیە بەڵام ئێستا هەرچی پاشەڕۆ هەیە خۆی فڕیاوەتە ڕۆژ ئاواوە لەبەرەوە ئێمە ئەزانین گرفت هەیە و ئەگەری نەبینین زۆرترە لە ئەگەری بینین بەڵام ئەو ئەرکە شەرعیە لەسەر شانی خۆمان و هاوڵاتیانی کوردستان لا ئەبین ئەبێ بەوە بزانن کە ئێمە لە بری ئەوان وەکو فەرزێکی کیفایە وایە یعنی ئەگەری زۆرە بەیانی جەژن نەبێ نازانم ئەو بە من مەڵێن ئەزانی چۆنە ئێستا بۆ خۆم لە ماڵەوە پرسیارم لێ بکەن وەڵامە دەمەوە بەس لێرە لە بەردەمی کامێرا و لەبەرەوەی لە ئێمە باڵاتر هەیە ئەو وەڵامانە بۆ ئەوان بەجێڵی
تێگەیت لەوانەیە ئێمە شتێ هەبێ بڵێن و بیپێکین بەڵام بۆ بەردەمی کامێرا و پێش ڕاگەاندن هەڵەیە ئەو شتە بڵێ ئاخر ناڵم ئەوە بۆ دوای بانگ کاکشە کەمال عەفو کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵدا پێم بڵێ ئەم ساڵ بینەرانی پایتەخت میدیا ڕۆی گوێبیست بوون ئەم لیژنەی کە لێرەن دەرئەنجامی بینینی مانگ ڕادەگەێنن بە وەزارەت و دواتر وەزارەت بڕیار دەدات کە سبەینێ جژنە یاخود تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو دیمەنانی کە ڕاستەوخۆ دەیبین وەک ئاماژەم پێداما ڕاستەوخۆ سەرچیای گۆیژەیە ساڵانە کە دەچینە 29 ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لیژنەکانی بینینی مانگ لە تەواوی جیهانە لە تەواوی ئەو وڵاتانی کە ئیسلامین و موسڵمانان تێدا نیشتەجێن لیژنەکان دادەنیشن و چاودێری مانگ دەکەن تا ئەوەی کە دەربکەوێت کە ڕەمەزانی ئەم ساڵ 29 یاخود سیە دەمێ ئاماژە وکەم کە لە بەشێک لە وڵاتان وەکو ئەندۆنیزیا مالیزیا و هاوکات فلیپین و کۆماری ئیسلامی ئێران و هاوکات نووسینگەی عەلی سیستانی ڕێبەری باڵای شیعی عێراق ئەمانە بڕیاریان داوە کە ڕۆژی دووشەممە و تا دوو سبەی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە و سبەینێ یەکشەممە تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزانە. هاوکات کەمتر لە نیو کاتژمێر دەبێت کە وڵاتی تورکیا بە فەرمی ئەوەی ڕاگەیاندووە کە سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. لە ئێستادا لیژنەی بینینی مانگ لە وڵاتی سعودیە چاودێری بینینی مانگ دەکەن و هاوکات لێرە لە پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ لەسەر چیای گۆیژە با پێچەوانی ساڵانی ڕابردوو کە لە چیای گڵە زەردە بوو هاتوونەتە ئێرە تا ئەوەی کە لێرەوە لە چیای گۆیژەوە چاودێری بینینی مانگ بکەن وەک دەگوترێت کە چەند خولەکێک پاش خۆر ئاوابوون چەند خولەکێک پاش خۆر ئاوابوون مانگ بە دیار دەکەوێت گەر سبەینی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بێت و گەر سبەینی تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزان بێت ئەوە مانگ ئەم ئێوارەیە بەدی ناکرێت.
ئەوان لێرە ڕای ناگێن أخوة بيعني أنا كانوا بردهم تقول كانوا يقولوا لك شيء عزيز وستاس سپاس باسی ئەم ئامێرم بۆ بکە ئەمە چۆن بەکاردێت وامێرە تەلسکۆپە تەلسکۆپی سیلسترۆنی کارەبایی 114 LCM ساڵێک ئەمە بەکاردێنن ئێمە هەر نەکرد لە کاتی بڵێن بینینی مانگی بڵێن ڕەمەزان یا کاتی جەژنا ئێمە هەر ڕۆژانی تریش وەکو ئارەزومەندێکی فەلەکی بڵێن زۆر جات چاودێری مانگ ئەستێرەکانمانە بەردەم چاودێری بینینی مانگم بۆ بکەیت چەندێک دوای خۆر ئاوابوون مانگ دەردەکەوێت گەرسی بینە جەژن بێت ئەوە ناتوانم ئەوە بڵێم چونکە ئەو بەجێڵم بۆ لەژنەی فتووە من ناتوانم بڵێم ئەبینرێ یان نابینێت لە ڕۆگشتیەکەەوە مە بەسم لە ڕۆزانستیەکەەوە گەرسی بینێ جەژنەوە لە ڕۆزانستیەکەەوە 10 5 دقە بڵێن 10 دوای خۆر ئاوابوون ئیتر هەتا تا نزیکەی 1 چارەکە سەعات هەرەوەنە بەڵێ بینەرانی پایتەخت میدیا هەروەک بینیتان ئەو ئامێرەیەکە ئەو ئامێرانەیەکە بەکاردێنرێت بۆ چاودێریکردنی بینینی مانگ
بحول لا مشاورة براك أما يكيما إنها كويس شو بابا بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو دیمانی کە ڕاستە خۆ دەیبینن بڕیار وایە کە پاشکەمێکی دیکە دەست بکرێ بۆی کە چاودێری بینینی مانگ بکرێت لە سەرچیای گۆیژەوە وەک ئەو بەڕێزە ئاماژی پێکردکە بە 10 تا 15 خولەک پاش ئاوابوونی خۆر دەردەکەوێت کە ئاخۆ سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە یاخۆ سبەینێ تەواوکەری مانگی ڕەمەزان دەبێت و دوو سبەی دەبێت یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان ئەوەی کە دەیبینن ڕاستەوخۆ سەر چیای گۆیژەیە بڕیار وایە پاشکەمێکی دیکە ئەم لیژنەی کە هاتۆتە سەر چیای گۆیژەکە نوێنەری بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانیشی تێدایە ئەوان ئاماژیان بۆ کردکە ئەمان لێرە تەنها چاودێبینی مانگ دەکەن وە ڕای ناگەێنن بۆ ڕایگشتی بەڵکو دەرئەنجامی چاودێریەکە دەگەێنە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و وەزارەتە بە فەرمی بڕیار لەسەر ئەو دەدات کە سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە یاخود بە پێچەوانەوە تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزان دەبێت و دوو سبەی دەبێتە یەکەم ڕۆژی جەژن. ولا لايف بينا ولا لايف او موبايل اخر
مرة بايتخ خواكن دول أكيد شاعي ما مزينه أي شاوري ولا تاني تلقن يعني هو إشي أمني إشي فرعي بتشكولانين شاناسيك كأمهم كاميرات وتيرا أم إشام بقرين زانيوا لسرو إمو لجني بالاي إما تجاوز أوان ناكين فاصل باك سيكن باشكم با سيكن منيا ما إيش كمان كين يعني لروي تكنيشي هنريوا رزاتانيا كم يعني إيش كهرق سكردنيا شيخ كمال شو أنا أنصال جلازردة أنا الله بجاردوات جلازردة إن شاء الله بوصالي عنده أما بيكن بنريت أما جورين أو الرجين بوي بسوبيتيخا أجر أما لجلازردة مي خلك كيش بكاميرا وتلسكوب ودوربيني خوي اللي رو تشاوديري بكا ببي بنريت هيك كمالاتي زور باشه دست خوش دەستی هەموو لای خۆی بێت تەواو لە ئێمە گەڕێت مەمنون نەبین بیاڵن ئێمیشی خۆمان
بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو دیمەنانی کە ڕاستەوخۆ لە کامێرەی پایتەخت میدیاوە دەیبینن ئەمە سەرچیای گۆیژەیە لیژنەیەک هاتونەتە ئێرە کە نوێنەری بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی سلێمانی تێدایە و چەند کەسێکی کۆمەڵایەتی و ئاینی دیکەش هاتونەتە سەرچیاکە تا ئەوکەی لێرە بە چەند ئامێرێک چاودێری بینینی مانگ بکەن تا ئەوەی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دیاری بکەن. بێگومان ساڵانە کە دەکەوینە 29مین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لیژنەکانی بینینی مانگ دادەنیشن تاوی کە چاودێری بینینی مانگ بکەن بۆ ئەوی کە یەکلا ببێتەوە کە ڕەمەزانی ئەو ساڵە 29 ڕۆژە یاخود 30 ڕۆژ. ئێواری ئەمڕۆ پاشدا بۆ 15 خولێک لە دوای خۆر ئاوابوون بە تەواوەتی دەردەکەوێت کە سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە یاخود تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەو دیمەنانی کە ڕاستەوخۆ دەیبینن ئەوە چەند ئامێرێکی تەلیسکۆپە کە لێرە دانراوە کە دووربینێکی هەیە لەوێ چاودێری بینینی مانگ دەکەن. بێگومان دواتر ئەنجامی چاودێری بینینی مانگ دەگەڕێنەوە بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی. دواتر وەزارەتی ئەوقاف بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی ڕسمی ڕای دەگەیەنێت کە ئاخۆ سبەینێ یەکەم ڕۆژی جەژنە یاخود بە پێچەوانەوە تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزانە. لە ئێستادا ئەو وڵاتی کە نزیک بێ لە هەرێمی کوردستان و عێراق و سبەینی کرد بێ بە جەژن وڵاتی تورکیایە و بێگومان لیژنەی بینینی مانگی سعودیەش لە ئێستادا چاودێری بینینی مانگ دەکەن کە سعودیا تاکە وڵاتەوە سەرەکیترین وڵاتە کە زۆربەی وڵاتە ئیسلامیەکان چاویان لێتی بەڵام کۆمەڵێک وڵاتی دیکەژن کە بەبێ پشبەستن خۆیان یەکەم ڕۆژی جەژن دیاری دەکەن بە نمونە مالیزیا، ئەندەنوزیا، فلیپین، کۆماری ئیسلامی ئێران بەشێک لە شیعەکانی خواروی عێراق ئەمانە ڕۆژی دووشەممەیان دیاری کردووە وەک یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان. بەڵێ لە ئێستاە کەمتر تقریبان چەند خولەکێکی ماوە بۆ ئەوەی کە بانگی ئێوارە بدات. لە پاش بانگی ئێوارە بە 10 خولەک تا 15 خولەک بەڵێ لە 10 تا 15 خولەک دوای خۆر ئاوابوون بە تەواوەتی دەردەکەوێت کە سبەینێ یەکشەممە ئاخۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە یاخود تەواوکەری مانگی ڕەمەزانی پیرۆزە.
بەڵێ بینەرانی پایتەخت میدیا دەمێ باز دەو بکەم کە کەمێک پێش ئێستا بە گوێری هەندێک سەرچاوە لە وڵاتی سعودیە مانگ بینراوە و سبەینی یەکشەممە لە وڵاتی سعودیە وەک یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دیاری کراوە و لە ئێستادا چاوەڕوانی لیژنەی بینینی مانگین لە سلێمانی و لەو ناوچانەی دیکەش کە چاودێری مانگ دەکرێتە ئەوەی کە ئەنجامی چاودێرەکە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی ئەوقاف دوات وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان بڕیار لەسەرەوە دەدات کە سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە یاخود تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ لە ئێستادا لە سعودیە سبەینێ یەکشەممە 30 ئازاری 2025 یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە و ئەمڕۆ 29 ڕەمەزان کۆتا ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بوو لە وڵاتی سعودیە و پاش کەمێکی دیکە پاش تەواوبوونی چاودێری بینینی مانگ بڕیار دەدرێت کە سبەینێش لە هەرێمی کوردستان جەژنە یاخودنا بێگومان دیاریکردنی جەژن پێیوەستە بە ناوچە جوگرافیەکانەوە لە هەر ناوچەیەک مانگ ببینرێت سبەینێ دەکرێتە جەژن و لە هەر ناوچەیەک مانگ نەبینرێت ناکرێتە جەژن بێگومان تا ئێستا لە هەرێمی کوردستان نازانرێت کە داخۆمانگ بینراوە یاخودنا چاوەڕێی ئەنجامی لیژنەکانی بینینی مانگین لە هەرێمی کوردستان بە تایبەت چیای گۆیژەی سلێمانی بزانین کە چاودێرەکە تەواو بێت. يلا كاجمير حوت كاجمير حوت اعلاني خينا وش علي علي Vamos a... Vamos allá. Vamos a... جاكشن كمان جاكشن يغيظ من رأوا كل مهم بينيتان كاكشف بينيتان كاك فريق بينيتان لم آخر بينيتان يلا صوت المايكا كانوا
أخذ نايوشيا بمسمينا أقول ثاني يوم كمان راجع كنت عم بلعب دجاج كأخذ سبيني وانا بدانا بوكبري درجة وانا برا اول شو هندر لا سرياني ها مان اوابو مان اوابو يعني اسكو راسي اشتكي هيك كده كم روينو تو بيني ثانيا اوت
وزارة إعلانك ما مصايب كاجمير كان اوقاف بالرياض دياري كمية كمين روجي كاجمير حوت كاجمير حول نازم لو تزوتريش بها الله أعلم يا شيخ ما مكوكين ما كوكا ما هيك كاك شيخ ببوتشون الدبيس بين عزاد باش مروا على هي كم جاي من بناو شو وش عليك وجه صلاة تبدأ بالنسبة زور باشا صالان يعني شو كاج مريوان كاج شيخ ولا جرين وروينو ليدوان نادي كاكر طبعا ام ولا جرين وروينو كاكا جال أزيك الجشن دام بيروز الو برام برام تحويل مكون روش تطاوبوا شيخ ولا كسار ما مامۆسا گەشتن بە چه ئەنجامێ هیچ تۆ چۆنیش مامۆسا الله كاكا هيز نالي باشە مامۆسایەک پرسیار ئێوە پشت دەبەستن بە لیژنەی سعودیە نازانين كاكا اما بريار نادي ئەنا وەکو پشت بەستن ساڵان ئێوە پشت بە سعودیا بەستن یاخود پشت بە بس تنية مسألة أو فقهية بابتك فقهية بابتك فقهية آلة شون يتربي من ريح حكمي بويرة أبي جوازريت ويانا هروية مسألة أولية دعاء كوت المشتوى السياسي وشتوى بس خلقك تيناقة وبابتك فقهي وفلك ناسية طو وكل ناحية فلكي لدايق بوا يتر لهندي شون بيندري لهندي شون نابيندري يتر اختلافك بين زانها لسروية دیاریکراوی ئەنجامەکەی کاتژمێر چەند بڵاو دەکرێتەوە نازم وزارة زان رنگ ساعات حوت كاجمير حوت نازم سري ساعات عادة كاجمير حوت ئێمەش بڕۆین پەیوەندی کێنە گەشتێک من سەڵام بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەک بینیتان لیژنەی چاودێری بینینی مانگ کۆتاییان بە کارەکانیان هێنا لێرە و ئەنجامی چاودێری بینینی مانگ دەگەڕێنەوە بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و بڕیارە کە کاتژمێر حەوت بڕیار وایە کاتژمێر حەوت بە فەرمی ڕابگەێنرێت کە سبەینێ لە هەرێمی کوردستان یەکەم ڕۆژی جەژنە یاخود تەواوکەری مانگی پیرۆزی ڕەمەزان